سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان، چۆنن؟ دەنگ و باسان چۆنە؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە هاتوومەتە لایەوە لەم گوندە جوانە چاوم بە ئێوە کەوتووە. ئەمانەوێ لەگەڵ ئێوە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بەسەربەرین، باشە؟ ئادەی پێم بڵێن ئێمە ئەمڕۆ لە گوندی کوێی؟ گوندی سەراوی سوبحاناخا. باشە، گوندی سەراو سەر بە قەزای کوێیە؟ سەر بە قەزای سەید سادقە. ئەی سەید سادق سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. یەکچە بڵێ بێز بۆ خۆتان. حەزەکەن چیرۆکێکتان بۆ بگەڕمەوە؟ زۆر باشە، کەواتە بە عاقڵی گوێم لێ بگرێنە تا چیرۆکەکەتان بۆ گەڕمەوە. دواییش هەنێ پرسیارتان لێکەم، باشە؟ لە دێر زەمانەوە لاوێکی هەژار و بێکار و کەم دەرامەت لە گوندێکی دوورەدە ساژیە. ئەم لاوە بۆ گەڕان بە دوای کارێکە هاتە ناو شار. زۆر گەڕا، زۆر ماندوو بوو لە گەڕان. ڕۆژێک نا، دوان نا، سیان نا، چوار نا، بەڵام هیچ کاری دەست نەکەوت. چەند ڕۆژێک تێپەڕی، ڕۆژێکیان لە کاتی گەڕانەوەیە بۆ ماڵ پێیەکانی هەڵخلیسکا و کەوتە سەر زەوی. کە ویستی هەستێتەوە گوڵێکی زۆر جوانی بینی. گوڵەکە لەوە چوو تازە کەوت بێتە سەر زەوی، زۆر تازە بوو، هێشتا بە تەواوەتی نەکرابەوە. گوڵەکەی هەڵگرتەوە و کەوتە سەر ڕێ بەرەو ماڵ. لە ڕێگا گەیشت بە پیاوێک مناڵێکی پچکۆلانەی بە باوەشەوە بوو. مناڵەکە ئاماژەی بۆ گوڵەکەی دەستی لاوەکە کرد و بە باوکی وت کە ئەو گوڵە جوانم ئەوێ. باوکی شیکەنەی ئەزانی چۆن داوای ئەو گوڵە لە مناڵەکە بکە. لەو کاتەیە کوڕە گەنجەکە هەستی کرد مناڵەکە ئەو گوڵەی ئەوێت. گوڵەکەی پێشکەشی مناڵەکە کرد. ئەوانیش زۆر سوپاسیان کرد و دەبەیەک ئاوی خواردنەوەیان نا بە گەنجەکە. گەنجەکە لە ڕێگا بەردەوام بوو. دووبارە گەیشت بە پیاوێک کە دیار بوو زۆر ماندوو تینوو بوو. گەرما پرستی لێبڕی بوو. پیاوەکە لە ڕێبوارە چوو، دیار بوو لە ڕێکی دوورەوە هاتبوو. لاوەکە دەبە ئاوەکەی بەخشی بە پیاوە ڕێبوارە ماندووەکە. ڕێبوارەکە ئاوەکەی خواردەوە و تینوێتی شکا. زۆر سوپاسی گەنجەکەی کرد. لە پاداشتی ئەو چاکەی دەستی کرد بە جەنتاکەیە و ملوانکەیەکی دەرهێنا. گەنجەکە زۆر بەلایەوە جوان بوو. بە سەرسوورمانەوە وتی ئەوە چییە؟ ڕێبوارەکەش وتی
ئەم ملوانکەیە هی کچی پاشایە لێی کەوتووە من ناتوانم بۆی بەربەوە بەڵام تۆ ئەتوانی ئەم ملوانکەیی بۆ بەریتەوە شازادە ئەم ملوانکەی زۆر بەلاوە بە نرخە ناوی شازادە لەسەر ملوانکەکە نووسراوە گەنجەکەش بە خۆشحاڵی و ملوانکەکەی وەرگرت و بۆ یەکەم جار ملی ڕێگەی گرتە بەر و بەرەو کۆشکی پاشا کەوتە ڕێ سڵاوی لە پاسەوانەکان کرد مۆڵەتی خواست بۆ بینینی شازادە ئەوانیش کە زانیان ملوانکەکەی شازادەی هێناوەتەوە ڕێگایان نابچێتە لای شازادە لاوەکە ملوانکەکەی پێشکەشی شازادەکە کرد شازادە بە بینینی ملوانکەکە زۆر دڵخۆش بوو بە سەرسامیەوە وتی تۆ ئەم ملوانکەی منە لەکوێ دۆزیوەتەوە گەنجەکەش چیرۆکی دەستکەوتنی ملوانکەکەی لە سەرەتاوە بۆ گێڕایەوە شازادە زۆر سوپاسی کرد و وتی لە بەرامبەر ئەم دەستپاچیەتە چیت پێویستە بۆ بکەم گەنجەکەش وتی بۆ ئەوەی بە دەستپاچی بمێنمەوە پێویستم بە کارێکە چونکە من هیچ کارم نییە و چەند ڕۆژێکیشە بە دوای کارە ئاگەڕێم شازادەکە وتی لەم ڕۆ بە دواوە تۆ لە نێو ئەم کۆشکە کار بکە و مانگانە موچەی خۆت لای من وەرگرە گەنجەکە لە خۆشیان نێ ئەزانی بگری یان پێ بکەنێ دەستی کرد بەکارکردن ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر زیرەکی و لێهاتووی و دەستپاکی خۆی ئەسەلمان بەو شێوەیە لە کارەکە بەردەوام بوو لە لای شازادە مناڵەکان چیرۆکەکەم خۆش بوو زۆر باشە کەواتە چەپڵەیەک بۆ ئەو ئاقلی و بێدەنگەی خۆتان لێبەر هەر بژین مناڵەکان زۆر باشە کەواتە ئێستا ئەمانەوەی هەنێک گفتوگۆ بکەین بەیەکەوە باسی گوندەکەتان دەکەین هەروەها چەند پرسیارێکیشمەوێ لەسەر چیرۆکەکە لێتان بکەم کە ئێوە شەبێ بە باشی وەڵام بنەوە باشە؟ زۆر باشە باوان چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ باشی باوان لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ؟ بەڵێ زۆر باشە ئافەرین باوان بەڵێ باشە گوندەکەی ئێوە تا پۆلی چەنی تایە لە قوتابخانە؟ شەش پۆلی شەش؟ بەڵێ ئەی باشە ئەگەر بچنە پۆلی حەوت و ئەوانە ئێوە چیەکە نەچن بۆ کوێ خوێنن؟ سراوی خوارو سەراوی خوارو بەڵێ وایە مناڵان جا هەر بۆ زانیاری ئێوەش گوندی سەراو لە دوو بەش پێکاتوە سەراوی سەر و سەراوی خوارو وایە؟ زۆر باشە باوان بەڵێ ئەی تۆ هۆنراوەیە شتێکمان پێشکەش ناکەی؟ بەڵێ دەی سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیشدا پێمە زۆریایە و بچووکە خەندی لەو ئێسک سووکە پێمان دڵێ وریابن لە دەرزا زۆر ئازابوون هەر جارە و بە بابەتێ جار فێندان دەگا پیتێ بەلاشە چەند بچووک هێندە چارا و چپاوچ هێندە چارا و چابووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوێی وەک چاومە هەر بژیت ئەفەرین باوانجان یەکچە بڵێ بێسی بۆ لێبەر دەست خۆش هەر بژیت ڕۆکان چۆنی دەنگ و باسە چۆنە ڕۆکان تۆ لە پۆلی چەنی دوو ڕۆکان لەبەرەوەی لە یەکەوە دوورین دەنگێ بە باشی هەڵبڕە بە جۆم لێبێ باشە ڕۆکان لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافەرین زۆر باشە ڕۆکان باشە پرسیارێکی لێ بکەم لەسەر چیرۆکەکە لاوەکە کەسێکی دەستپاک بوو یان کەسێکی خراپ بوو ها؟ دەستپاک بوو؟ زۆر باشە مناڵە بێ دەستپاک بێ ئەگەر شتێکی دۆزیەوە بۆ نمونە ئەبێ هەڵیگرێ بۆ خۆی یان بیجێڕێتەوە بۆ خاوەنەکەی بۆچی؟ خۆی نییە ئافرین لەبەرەوەی ئەو شتەی خۆی نییە بۆیە ئێمە پێویستە هەر شتێکمان دۆزیەوە بیگەڕێنینەوە بۆ خاوەنەکەی زۆر باشە ڕۆکانجان ڕۆکان ئەی ئەزانی هۆنراوەیە گۆرانی شتێکم بۆ بڵێ سمۆرە دەی سمۆرەیە کاوڕێمە ناو پۆلیشدا پێمە زۆریا و بچووکە خەنجی لەوەی سستووکە هەندەڵێ وریابن لە دەرزار زۆر ئازابن بەجە هەر جارێ و بە بابەتێک جان فێرمان دەکات بیتێ
حسچە بچووکە دەکارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەیوەش چاوکە ئەفەرین یەک چەپڵی بێزی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی پەریا چۆنی باشم دەنگ و باسن باشم باشی پەریا پێ خۆشە مناتم بۆ گوندەکەیەوە بەڵێ ئەی باشە حەزەکەی ببین بە هاوڕێ بەڵێ ئێ باشە منیش حەزەکەم ببن بە هاوڕێ منیش ببن بە هاوڕێەوە بەڵام ئەبێ بە مەرجێک ببین بە هاوڕێ ئەبێ ڕۆژانە سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە ئافرین چییە؟ سەیری منەکەن سەیری تەواری هاوڕێمەکان ماوەی مناڵانی زۆر خۆشمانەیە پێویستە ئێوە بەردەوام سەیریکەن باشە؟ ئافرین باشە پەریا بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ ئافرین حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە قوتابخانە دوورە لە ئێوە یان نزیکە؟ نزیکە نزیکە؟ بەڵێ ئەی لەگەڵ کیاچی بۆ قوتابخانە؟ لەگەڵ هاوڕێکانمە لەگەڵ هاوڕێکانتە؟ بەڵێ. ئافرین کەواتە بیرە نەچێ بۆ ئەوی بەیانیان زوو خەبەرە بێتەوە بۆ قوتابخانە ئەبێ شەوان چی بکەی؟ زوو بخەوی ئەبێ زوو بخەوی مناڵان پێویستە سعات 9 یان 10 شەو خێرا بخەوە نابێت لەو کاتە زیاتر تێپەڕکە چونکە ئەگەر وا بێ بەهانی خەبەرتان نابێتەوە وایە؟ وایە من دایکم مەسیێنێ ئافرین ئێوە مناڵی عاقڵن ئێوەم زۆر زۆر خۆشەوێ هەر بژی پەریا بەڵێ ئێزانی شتێکم پێشکەشکەی شعرێک گۆرانیە شتێک باش ها باش دەی A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y and Z. Now my A B C. Next I want you sing with me. ئەفچەپڵی بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئافرین باشە باشە وا مەیلی چۆنی باشم ئەو بۆ بێ دەنگدانیشوی مەیلی والله طاقتم تااقەتن نەما گەرماتە گەرماتە لا والله ئەی بس طاقتم لەگەڵ مەدارە باشە پێم خۆش هاتم بۆ گوندەکەتان بەڵێ منیش زۆرم پێ خۆشە کە تۆم بینی مەیلی لە پۆلی چەنی لە پۆلی یەک لە پۆلی یەک یعنی تازە چووتەتە قوتابخانە ئەم ساڵ وایە بەڵێ ئەی تۆ حەزی لە قوتابخانەیە زۆر زۆر ئافرین باشە مەیلی ئێمە ئەبێ یاری بە کتێب و دەفتەرەکانمان بکەین و بدەڕێ ها ئەی ئەبێ چی لێ بکەین ئەبێ ئەڵی بگرین و بە جوانی بەخێوی بکەین ئەبێ هەڵی بگرین و بە جوانی بیپارێزین بۆ ئەوەی نەدڕێ وایە وایە ئافرین مەیلی لە گۆرانیەکم بۆ بڵێ باش دەی ڕۆژێکیان وچێ بوو لە ناو دارستان بوو وتی هۆ هاوڕێمی هاوڕێیەکی دەستکەوت و پردی بۆ ماڵ خوایە گیان وتی لە ناوستان خۆش و بۆ شازاتەینەن وتی شازاتە ئەمەی تۆیاوتی ئەی سپاس وتی ئەی سپاستا تەواو ئافرین یەک چەپڵە بۆ مەیلی گویا هەر بژی دەست خۆش مەدار چۆنی باش باشی بەڵێ ئافرین مەدار سیرکە چەند پاک و خاوێنن مناڵانی هەم گوندا مەداری شێکێکە لەو مناڵە پاک و خاوێنانە مەدار لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین مەدار پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەتان بەڵێ باشە گوندەکەتان چ جۆرە ئاژەڵێک زۆر بەخێوەکەن ئەها وەکو مەڕ و مانگا و بزن و شتانە مانگە مانگە بەڵێ ئەی مەڕ و بزنتان نییە نە باشە مەدار مانگا سوودی چی و چی هەیە ئادی پێم بڵێ شیر شیر ماس شیر ماستی لێ دروسەکرێ پەنیری لێ دروسەکرێ کەرەی لێ دروسەکرێ دۆی لێ دروسەکرێ هەروە سوودی گۆشتەکەشی وایە ئافەری مەدارجان مەدار
ئێزانی گۆرانیە هۆنراوەیە شتێکم بۆ بڵێ ها گۆرانیە شعرێک شتێکم بۆ بڵێ ها پەرتووک دەی پەرتووکی خۆت دەربێنە وریا بەمەی دڕێنە ناوی خودای لێبێنە پیت وشە بخوێنە گەر بیسکەی بۆ وشە ئەوە ئاینگەت کەشە کە وشەت کرد ڕاستە ئەوە هیوامە بەستە ئەفەرین هەر بژی یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر دەست خۆش سیما بەڵێ چۆنی باشم باشی ئەفەری سیما گیان سیما لە پۆلی چەنی لە پۆلی هەشت لە پۆلی هەشت بەڵێ زۆر زۆر باشە سیما بەڵێ تۆ حەزەکەی کە قوتابخانە و تەواو کرد ببی بە چی دکتۆر دکتۆر بەڵێ دکتۆری چی هەر دکتۆرێک بێت هی گشتی بەڵێ زۆر زۆر باشە ئەفەرین منیش هیوادارم کە ببی بە دکتۆر باشە دکتۆر بەوە ئەبێ کە نەخوێنیت و دەرنەچی نەخێر ئەی ئەبێ بۆ ئەوەی ببی بە کەسێکی سەرکەوتوو ئەبێ چی بکەی هەوڵ بدەیت ئەبێ هەوڵ بەی ئافەری زۆر باشە باشە سیما پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەتان بەڵێ باشە واتای گوندی سەراو لە چیەوە هاتووە سەراو یعنی سەر ئاو چکە سەرچاوی ئاوی زۆرە و ئاوێکی زۆری هەیە واتە ئەم گوندەی ئێوە لەسەر ئاو دروستکراوە سەرچاوی ئاویشتان زۆرە بەڵێ بۆیە ناونراوە سەراو وایە بەڵێ زۆر زۆر باشە ئەفەری دەست خۆش سیماجان هەر بژیت بۆ هیوایم لە پاشە ڕۆژە ببی بە دکتۆرێکی زۆر باش و لە گوندەکەی خۆتان ناخزمەتی مناڵانی ئێرە بکەی باشە بەڵێ ئەفەرین یەک چەپڵێ بێز بۆ سیما هەر بژیت کانی جا چۆنی باسی باشی ئەفەری کانی لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەیکانی وشتە جوانە چییە بەسەرتەوە تەزریحایە تەسریحە ئەبێ منیش تەسریحە بکەم بەسەرمەوە ها ئەدی بێنە بیکە بەسەرمەوە بزانم جوانم گاڵتاکەم کانی باشە لە گوندەکەی ئێوە زەراعەتەکان بەڵێ باشە چ شتێک زۆرە ڕوێنن خەیار و تەماتە خێر و تەماتە بەڵێ زۆر زۆر باشە ئەفەرین هەر بژین کانی حەزە لە گوندەکەی خۆتانە بەڵێ گوندەکەی ئێوە زۆر جوانە گوندێکی زۆر گەشتیاریە گوندێکی زۆر تەڕوپڕە ئەبینم لە گوندەکەی ئێوە داریان زۆر ڕوانووە ڕێژەی سەوزایی لێرە زۆر زۆرە ئەفەرین هەر بژین دەستخۆشیتان لێکەم کانی ێزانی شعرێ شتێکم بۆ بڵێ بەڵێ ئادی شعرێکم بۆ بڵێ سمۆرەیەک هاڕێمە لە ناو پۆلیسدا پێمە زۆر وریایە و بچووکە خنجی لەو سوکسوکە پێمان دەڵێن وریا بن لە دەرزا زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێک دوان فێرمان ئاکا پیتێک بەڕاستە چەند بچووکە هێندە کارە هاوتەوکوکە سپاس بۆ تۆ هاڕێگیان خۆشمان دەی بەچۆمە ئەفەرین هەر بژی دەست خۆش یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر شیرین چۆنی باشە دەنگ و باسە چۆنە وڵا باشم باشی مەڵێ شیرین باشە تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین زۆر زۆر باشە باشە شیرین تۆ کە وانە و شتی واو هەبێ یاریەکەی نە کە سعی و هەبێ ئەبێ یاری بکەیت نە نابێ یاری بکەیت لەبەرەوەی سعیکردن خوێندن لە پێش هەموو کارێکەوەیە دوایەوەی کە وانەکانت تەواو کرد و خوێندنێت تەواو کرد ئەو کاتا بێت چی بکەی یاری باشە بۆچی ئەبێ یاریەکە ئەبێ خوێندنەکە بکەینە پێش یاری و هەموو شتێکەوە ناوێ ئەوێ کەم جار سعیەکان بکەی بۆچی ئاخرەوێ لەبەر مامۆستا ئافرین لەبەر ئەوەی وانەکانە بە باشی تێبگەیت و دواتر لەوانەکانە دەرچیت و ببی بە کەسێکی سەرکەوتو وایە ئافرین شیرین تۆ زانی شعرێ شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی ماسیەکانم ڕەنگینن زۆر جوانم بۆ بینینم هەر یەک ناوی خۆی جیایە لە ئاوێکی شیندایە ئەفرین یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ساری چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم باشی ئەو بەچی پێکەنی کێ جوانە ساری تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەفەری ساری حەزەکەی واز لە قوتابخانە بێنی نا بۆچی لەبەرە فێری خوێندن بم
ئافرین فێری خوێندن و خوێندنەواریە بی لە داهاتووە ئەبی بە کەسێکی زۆر باش ژیانی خۆمان ئەتوانین لە ڕێگەی خوێندنەوە بنیاد بنێین وایە؟ ئافرین باشە ساری گوندەکەی ئێوە گەشتیاریە وەنیە؟ وایە خەڵک زۆریە بۆ سەیران بۆ ئێرە؟ بەڵێ باشە ئەی خەڵک ناوچەکەتان پیسەکان؟ زۆربەی جار ئەوە ناخۆشە باشە ساری بڵێ گەشتیاران داواتان لێ یەکەم کە هاتن بۆ گەشت ئەم ژینگەی ناوچەکەمان پیس نەکەن باشە دەی بڵێ گەشتیاران تکایە کاتن بۆ ناوچەکەمان ژینگەکەمان پیس مەکەن گەشتیاران تکایە کاتم بۆ ناوچەکەمان پیسی مەکەن ژینگەکەمان پیس مەکەن ئافرین هەر بژیت ساری ئەزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی داورچ لە سەر جێگاکە خەوتون لا دەنیشتەکە بسوڕێن بسوڕێن سوڕان هەموو ورچەکان کەوتە خواریەکدانیان بوون بە نۆورچ لە سەر جێگاکە خەوتون لا دەنیشتەکە بسوڕێن بسوڕێن سوڕان هەموو ورچەکان کەوتە خواریەکدانیان ئافرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبە هەر بژی کەس خۆش دەژنەکە جوان خۆی گۆڕیوە دەژنە بچووکترین مناڵە لە ناو ئێوەیە کەسێکی زۆر عاقڵ و جوانە سیرکە تەژنە جلی کوردیشی لەبەر کردووە وایە تەژنە تۆ حەزەکەی ببی بە هاوڕێی من منیش حەزەکەم ببی بە هاوڕێی من ئەبێ تۆ خواردن زۆر باش بخۆی ئەبێ میوەی باش بخۆی کە سوودی هەبێ بۆ ئەوەی زوو دەرچی گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە؟ باش ئافرین یەک چەپڵە بۆ تەژنە هەر بژی پەنار پەنار کۆ پەنار چۆنی باشی ئافرین پەنار تو ێشان نەچووتەتە قوتابخانە ئەی حەزەکەی بچی بڵێ پەنار حەزەکەی بچیتە قوتابخانە دەکەواتە ئەبێ زۆر باش خۆتی بۆ ئامادەکەی ئەبێ وەرزش باش بکەی ئەبێ جوڵە و باش بێ ئەبێ خواردنی سوود بەخش بخۆی باشە؟ ئافرین یەک چە بڵێ بێز بۆ پەنار هەر بژی ئایا چۆنی باشی ئایا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ زۆر باشە ئافرین باشە تۆ هاوڕێ و هەیە وازی لە قوتابخانەیە نابێ نییە؟ ئەی لە گوندەکەتان ئەم ناڵێ وازی لە قوتابخانەیە نابێ؟ زۆر باشە کەواتە ئەم گوندە یەکێکن لەو گوندانەی کە مناڵەکانی هیوایەتیانە کە خوێندن تەواوکەن وەکو گوندەکانی تر ئایا ئەزانی من ئەچم بۆ هەر گوندێکی کوردستان نەبینیوە تا ئێستا مناڵەکانیان وازیان لە خوێندنیە نابێ؟ باشە ئایا پێم بڵێ لە گوندەکەی ئێوە داری بەرداری زۆرتیایە؟ بەڵێ چ دارێکی زۆرتیایە؟ کە بەربگرێ؟ پرتەقاڵ چی؟ پرتەقاڵ بەڕاستە؟ واتە گوندەکەی ئێوە داری پرتەقاڵی زۆرتیایە؟ زۆر باشە ئافرین بەڕاستی پرتەقاڵ میوەیەکی خۆشە مناڵان ئێوە بیخۆن لەبەرەوەی ڤیتامینی زۆر باشی تایە باشە؟ باش ئافرین ئایا ێزانی شعرێ شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ دەی پەرتووکی خۆ دەربێ ناوریا بەمەی ڕێنە ناوی خودای لێ بێنە پیت و شێ بخوێنە تا بیت وێ ڕستا ئایندەت گەشە ئەفەرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی ئایەجا جافان چۆنی باشی جافانەوەی کیاوە قژی جوان بۆ دایە ناوی خۆ ئەی جافان تۆ سەیری فلم کارتۆنەکەی حەزت لە فلم کارتۆنە دا باشە بیرە نەچێ هەموو ڕۆژێ سەیری شاشەی کورساتکە فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە باشە یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر خوبات خوبات چۆنی باشی ئافرین خوبات لە پۆلی یەکی حەزت لە قوتابخانەیە حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی حەزەکەی ببی بە مامۆسا منیش حەزەکەم
لەبەرەوەی تۆ خزمەتی گوندەکەتانکەی ئەو مناڵانەی کە لە گوندەکەیان فێری خوێندن و خوێندنەواری و نووسینیان بکەی باشە؟ ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ قوبار هەر بژی مشتە چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باش. ئەفەرین مشتە تۆ لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ. ئەفەرین مشتە تۆ هاوڕێ و هەیە لە قوتابخانە؟ بەڵێ. چی هاوڕێ و هاوڕێکی زۆر نزیکتە و هەموو کاتێ بێکەوە؟ پەریا. بەڕاستە؟ تۆ پەریا هاوڕێن؟ بەڵێ. ئەی چی یاریەکەکەن بەیەکەوە؟ ماڵە باجێنە. ماڵە باجێنە ئەی باشە مشدا حەزت لە خوێندنەوەی شتە خوێنیتەوە پەرت و کوشتیوە؟ بەڵێ. زۆر باشە مناڵەکان من ئەمڕۆ گۆڤارێکی زۆر سوودبەخشم بۆ هێناون گۆڤاری پەپولەیە کە چەندی چیرۆکی مناڵانە زانیاری گشتی هەروەها بابەتی خۆش وێنەی جوانی تایە ئێوە توانن بۆ خۆتان بیخوێنەوە و سوودی لێ ببینن باشە؟ ئافەری مشتە گیان ئێزانی گۆرانیە هۆراوەی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ. دەی دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نێمان من قوتابیەکی وریام گێڕایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دەوێت چون کاتڵ دیا دەسترەوێ کەلوپەلی خاوێنم هیچ کات نایان جاکێنم هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێزیرەکەکانم هەر بژی یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر ئەفەری ڕەنج چۆنی؟ باشی؟ ڕەنجە چوویتەتە قوتابخانە؟ لە پۆلی چەنی؟ یەک. حەزەکەی دەرچی بۆ پۆلی دوو؟ ئەی حەزەکەی دوای بچیتە پۆلی سێ؟ باشە کەواتە ئەبێ بەردەوام کۆشش بکەی وانەکانێ بە باشی بخوێنی هەوڵی باش بی باشە؟ باش. ئەفەری یەکچە بڵێ بێز بۆ ڕەنج دەست خۆش ئەفەری ناڵ ئازیزەکان بەڕاستی زۆر زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم زۆر سوپاس بۆ ئێوە کە لێرە ئامادە بوون و حەستان کرد چیرۆکتان بۆ بجێرمەوە بەڕاستی منیش زۆر دڵخۆش بووم بە ناسینیەوە لەبەر ئەوەی ئێوە مناڵانی ئازیزی یەکێک لە گوندە جوانەکانی کوردستان منیش بڕیارم ماوە سەرجەم گوندەکانی کوردستان بەسەر بکەمەوە بەو هیوایەم کە هەمیشەوانەکانتان بخوێنن دواتر لە خۆناغەکانی خوێندنە لە بەرزترین ئاستابتان بین و لە پاشە ڕۆژە ژیانێکی ئاسوودە و بەختەوەرتانە بێ تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرێن ماڵەوە خواحافیز یەکچە بڵێ قایم بۆ خۆتان